راپۆرتی پلەنۆمی نۆیەمی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بەشی دووهەم. ئاسۆی درێژماوەی سیاسی لە ئێران. شیکاریەکی مادی لەسەر دۆخەکە دەری دەخات کە ئێران لە بەردەم گۆڕانکاریەکی بنەڕەتیدایە. بەڵام هێشتا ئاراستەی ئەم گۆڕانکاریانە ڕوون نییە. دەتوانێت بەرەو فاشیزمێکی نوێ هەنگاو بنێت، بەرەو هێژمونی بە تەواوەتی ئەمپریالیزم بڕوات، یان دەتوانێت زەمینە بۆ شۆڕشێکی کۆمەڵایەتی ڕاستەقینە خۆش بکات. ڕژیمێکی کە لە ئەنجامی هەر یەک لەو سناریۆیانەی سەرەوە بێتە سەرکار لە هەر حاڵەتێکدا لەم کۆماری ئیسلامیەی ئێستا لاوازتر دەبێت. لە هاوسەنگی نوێ هێزەکاندا فەزا بۆ گەشەی بزووسنەوە مەدەنیەکان دەکرێتەوە. بزووسنەوەی کرێکاری، بزووسنەوەی پەراوێزنشینان، بزووسنەوەی دادخوازان، بزووسنەوەی ژینگە پارێزی و بزووسنەوە کۆمەڵایەتیەکانی دیکە گەشە دەکەن. لێرەدایەکە بزووسنەوە چەپەکان لەسەر بەستێنی ئەم بزووسنەوانە دەتوانن دەرفەتی گونجاو بەدەست بهێن و گەشە بکەن. گەشەکردن و بەهێزبوونی ئەوان دەتوانێت کەشوهەوای سیاسی کۆمەلگا باشتر بکات. کۆمەلگا متمانە بەخۆی بەدەست دەهێنێتەوە و لە هەلومەرجێکی شۆڕەشگەرانێ نوێ نزیک دەبێتەوە. دەسەڵاتداریەتی جەماوەری لە خوارەوە پێک دێت. شورا و ئۆرگانە جەماوەری و خۆبەڕێوەبەریەکان سەر هەڵدەدەن و لە پرۆسەی پەرەسەندنیدا کۆمەلگا بەرەو پێکاتنی حکوومەتێکی هاوتەریب هەنگاو دەنێت. ئەم ساتە مێژوویە دەرفەتێکە بۆ ئەوەی بزووسنەوەی چەپ و ڕادیکاڵ بێتە مەیدان و ڕێبەری شۆڕشە کۆمەڵایەتیەکان بەدەستەوە بگرێت. بەڵام ئەم دەرفەتە لە خۆیەوە بەدی نایێت، بەڵکو پێویستی بە ڕێخستنی پێشوەختە استراتیژێکی واقعبینانە، بەرنامە و جێگە و پێگەی لە ناو بزووسنەوەی کرێکاری و جەماوەریدا هەیە. هێزی چەپ دەبێت هەر ئەمڕۆ لە ناو کارگەکان، گەڕەکە هەژارنشینەکان، زانکۆکان و ناوەندەکانی کار بوونی هەبێت بۆ ئەوەی بتوانێت لە ساتەوەختی قەیرانەکاندا لەو شوێنانە و لەسەر ئاستی سراسەریدا ڕۆڵی ڕێبەرایەتی بگێڕێت. ئەرکەکانی ئێمە وەک هێزێکی چەپ و سۆسیالیستی لەم هەلومەرجەدا. یەکەم، حوزوری شێلگێرانە و بەردەوام لە نێوچینی کرێکار و زەحمەتکێشان و چین و توێژە پەراوەزنشینەکان. هێزی چەپ دەبێت لە ناو کارگە و گەڕەکە هەژارنشین و ناوەندەکانی کاردا چالاکانە حوزوری هەبێت و لە چوارچێوەی بەشداریکردن لە خەباتی ڕۆژانەی جەماوەردا سەرقاڵی کاری حیزبی و ڕێکخراوەیی بێت. دووهەم، بنیانانی ئۆرگانەکانی دەسەڵاتداریەتی جەماوەری. پێکێنانی شۆڕای گەڕەکەکان، شۆڕای کارگەکان، ڕێکخراوی معەلیمان، پەرستاران و هتد، لاوازبوونی حکوومەتی ناوەندی و کرانەوەی فەزای سیاسی لە ئەنجامی هەر پێشاتێکدا وا دەکات بەکردەوە ئیمکانی پێکێنانی ناوەند و دامەزراوەگەلێکی لەو چەشنە فەراهەم بێت. ئەم ئۆرگانانە لە داهاتوودا دەبنە کاکڵی ئەم دەسەڵاتە هاوتەریبە. سێهەم، هەوڵدان بۆ هاوکاری و لە یەک نزیک بوونەوە لەگەڵ هێزە چەپ و سۆسیالیستەکان لە ناوخۆ و دەرەوە. ئێمە لە بەردەم خۆناغێکی ئاڵۆز و چارەنووسسازداین. سەرکوسە خوێناویەکانی ئەم دوایە بە واتای کۆتایی بزووسنەوەکە نییە، بەڵکو ڕاوەستانێکە بە ئاڕاستەی قێرانێکی قوڵتر. ئەرکی هێزە چەپەکان بریتیە لە تێگەیشتنێکی دروست لەم پێشاتانە. دوورکەوتنەوە لە وەهمەکان و ئامادەکاری سیاسی و ڕێکخراوەیی بۆ قۆناغێکی کەتیادا کە لێنەکانی دەسەڵات لەسەرەوە و گوشاری بزووسنەوەکان لە خوارەوە ئیمکان و بەستێنی نوێ بۆ گۆڕانکاری ڕاستەقینە دابین کات. جێگەوپێگەی کوردستانی ئێران لە هەلومەرجی خێرانی دەسەڵاتداریەتی کۆماری ئیسلامیدا. پێشاتە خوێناویەکانی ئەم دوایە لە ئێران جارێکی دیکە پرسی دەوڵەت، توند و تیژی ڕێکخرا و فۆرمەکانی خۆڕاگری کۆمەڵایەتی خستووەتە بەر سەرنج. لە کاتێکدا کۆماری ئیسلامی بە پەنابردن بۆ کوشتاری بەربڵاو توانی لە زۆر شوێنی وڵات ناڕزایەتیەکانی سەر شەقام بە شێوەیەکی کاتی سەرکوت بکات، لە بەشێکی بەرینی کوردستانی ئێران فۆرمێکی جیاواز لە کردەوەی بە کۆمەڵ زاڵ بووە. مانگرتنی گشتی وەک تاکتیکێک بۆ پوشەڵکردنەوەی هێزی سەرکوت. ئەم جیاوازیە لە پێگەی تایبەتی کوردستان لە پێکاتەی سیاسی کۆمەڵایەتی ئێراندا سەرچاوە دەگرێت. جێگە و پێگەیەکی کە بەبێ تێگەیشتنێکی قوڵێ ناتوانرێت استراتیژێکی سەرکەوتوو بگرێتە بەر. یەکەم، کوردستان کۆمەڵگایەکیە کاتیادا سیاسەت تەنها لە کاتی هەڵبژاردن یان سەرهەڵدانی ناڕزایەتیەکاندا بەرتەسک نابێتەوە، بەڵکو لە ناخی ژیانی کۆمەڵایەتیدا لە ئارادایە.
حزوری مێژووی حەزب و لایەنە سیاسیەکان یادەوەری بە کۆمەڵی خەبات و شێوازی جۆراوجۆری خۆڕێخستن بووەتە هۆی ئەوەی کە زۆر جار کردەوەی سیاسی لە کوردستان زۆر جار لە ئاستی کاردانەوەیەکی پرشوو بڵاو تێپەڕێت و شکڵ و شێوازی ڕێکخراوتر بەخۆیەوە بگرێت. ئەم بە حەزبی بوونەی کۆمەلگا ئەگەرچی سەرمایەکی گرنگە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ دەوڵەتی سەرکوتگەر، بەڵام لە هەمان کاتدا هەڵگری کۆمەڵێک دژوازی ناوخۆیی تایبەت بەخۆیەتی. لە هەلومەرجی داڕمان یان لاوازبوونی دەسەڵاتی ناوەندیدا هەمان ئەم فرەحزبیەت دەتوانێت ببێتە هۆی کێبەڕکێ کنترۆڵ نەکرا و تەنانەت ململانێت توندوتیژی نێوان هێزە سیاسیەکان بە تایبەت کاتێک چەک وەک سەرچاوە هێزی سیاسی لە کۆنترۆڵی کۆمەڵایەتی و دموکراتیک دەربچێت. دووهەم، هەڵسوکۆتی کۆماری ئیسلامی بەرامبەر بە کوردستان لە چوارچێوەی لۆژیکی کلاسیکی ناکۆکی بنێوە و حکومڕانی بکە شیاوی تێگەیشتە. حکوومەتی ناوەندی نەک تەنها بە سەرکوتی ڕاستەوخۆ بەڵکو لە ڕێگەی ئەندازیاریکردنی کەلێنی و ناکۆکیە سیاسی و نەتەوەی و حزبیەکان هەوڵ دەدات هێژمونی خۆی بپارێزێت. دانوستانی جیاجیا لەگەڵ حیزب و لایەنەکان و پێدانی ئەمتیازێکی سنوورزار و کاتی و هەروەها بە فەرمیناسینی هەندێک هێز و لایەنی دیاریکراو هەمویان بەشێکن لەم استراتێژە. ئەم لۆژیکە تەنها خۆی لەم کۆماری ئیسلامیە ئێستادا نابینێتەوە و لە ئەگەری پێکهاتنی هەر حکوومەتێکی ناوەندگەرای بەدیلیش دەتوانرێ سەر لە نوێ بەرهەم بهێنرێتەوە. لەم ڕووەوە پرسی یەکگرتووی کردداری هێزە کۆمەڵایەتی و سیاسیەکانی کوردستان بەشێکی دانەبڕاوە لە استراتیژیکی خاوەن ئاسۆیکی ڕوون. سێهەم، بوونی کەلێنی و ناکۆکیەنەتەوەیەکان لە کوردستان بۆ نمونە لە نێوان کورد و تورکدا ئەگەر بە دروستی ئاراستە نەکرێت. جێگای ناکۆکی نێوان چین و توێژە هەژار و ستەم لێکراوەکان لەگەڵ دەسەڵاتە باڵادەستەکان دەگرێتەوە و وەک مەترسیەکی هەمیشەیی بەسەر سەری ئەو خەڵکەدا دەسوڕێتەوە. هەڵدان بۆ پوچەڵکردنەوەی بە تەواو مانای ئەم مەترسیە ئەرکێکەکە پێویستە هەر لە ئەمڕۆوە لە بەرنامەی کاردادا بنرێت و ببێتە ئەولەویەتی سەرەکی هەڵسوڕاوانی خۆجەیی ئێمە و ئۆرگانەکانی تەبلیغ و پەرەپێدانی ئێمە لە ئاستی سەراسەریدا. ئەگەر بڕیار وایە کۆمەڵە ببێتە هێزێکی چارەنووساز لە ئایندەی کوردستاندا، دەبێت بتوانێت خەباتی دژبەستەمی نەتەوەیی بە شێوەیەکی ئۆرگانیک بە خەباتی چینایەتیەوە گرێ بدات. نەک ئەمیان لە بەرامبەر ئەوی تردا ڕابگرێت و نە هیچ کامیان لە ناو ئەوی دیکەدا بتوێنێتەوە. ئەم پەیوەندیە تەنها لە ڕێگەی سیاسەتێکی یەکسانی خوازانە، دژە ڕەگەزپەرستی و دژە شۆڤێنیستی لە هەموو ئاستەکاندا ممکن دەبێت. لەم ڕێگەیەوە دەتوانرێت کۆمەڵانی خەڵکی هاوچارەنووس بەبێ لە بەرچاوگرتنی پرسی نەتەوە لە یەک نزیک بکرێنەوە و یەک ڕیزیان پتە بکرێت. چوارەم، بوونی بزوسنەوە سیاسیە ئیسلامیە سونەکان لە کوردستان بەیانگەری دژوازیە ناوخۆیەکانی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامیە. ئەم هێزانە ئەگەرچی بەهۆی ستەمی ئاینیەوە دژ بە حکوومەتی شیعەن لە ناوەند، بەڵام لە ڕوانگەی کۆمەڵایەتی و کەلتوریەوە هەڵگری پڕۆژەیەکی تاسەر ئێسقان دژە سیکۆلار، دژە یەکسانی جیندەری و هەروەها دژە چەپن. ئەم ڕۆتانە دەبێ وەک بەشێک لەو بلوکە کۆنەپەرستانەی ئەڵتەرناتیڤی کۆماری ئیسلامی هەژمار بکرێن کە پێشتر ئاماژەمان پێکرد. پێویستە ئەم پرۆژەیە نەک بە زەبری هێز بەڵکو بە پەرەپێدانی وشیاری چینایەتی و بەهێزکردنی دامەزراوە مەدەنی و سیکۆلارەکان بەرپرج بدرێتەوە. پێنجەم، لە هەلومەرجی لاوازبوونی حکوومەتی ناوەندیدا ئەگەری پێکاتنی ئەوەی کە دەتوانین پێ بڵین دەسەڵاتی دوولایەنە یان هاوتەریب لە کوردستان زیاتر لە ناوچەکانی تر بوونی هەیە. ناوەند و دامەزراوە خۆبەڕێوەبەریە جەماوەریەکان هاوشانی پاشماوەکانی پێکاتەی فەرمی دەوڵەت دەتوانن پێک بێن. شوراکان، بنکەکان و جۆرەکانی تری ڕێکخراوبوون لە خوارەوە بۆ سەرەوە دەتوانن ببنە بەستێنی ممارسەی ڕاستەوخۆی ئیرادەی جەماوەر و پێویستە بەرەو پێشوازی لەم جۆرە دەستکەوتانە و پاراستن و بەهێزکردنیان هەنگاو هەڵبگیردرێت. بەڵام ئەزموونی ئێمە دەری دەخات کە دەسەڵاتی هاوتەری بەبێ پەرەسەندن لە ئاستی سەرتاسەری و بەبێ چارەسەرکردنی پرسی دەسەڵات لە ناوەند بەردەوام نابێت. تا ئەو کاتێکە پێکاتێ دەوڵەت لە تاران نەگۆڕدرێت، هەر دەستکەوتێکی لۆکاڵی لەگەڵ مەترسی وەرگێڕانەوەی توندوتیژ بەرەوڕوو دەبێتەوە.
لەمڕۆوە استراتیژی کۆمەڵە لە کوردستان بە ناچاری پەیوەستە بە ئاسۆی گۆڕانکاری سەرتاسەری دەسەڵاتی سیاسیەوە.